السلام عليكم ورحمة الله وبركاته. بنای خوای بەخشندە و میهرەبان، ئەزیزان و خۆشەویستان لە هەر کوێکن، سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بڕشێ بەسەرداندا. من ناوم زەردە شوونەرە، لە چەند شەماڵەوە بەشداری کۆرسی چالاکردنەوەی مێشک و یادگەم کردووە. سوپاس بۆخوا ئیسفادەیەکی زۆرم کردووە. و من ئێستا خوێندکارم و لەگەڵیشیا ئەم کۆرسەشم خوێناوە. بۆ لە بەرکردنی قورئانی پیرۆز بەشداری ئەم کۆرسەم کردووە و لە ڕاهێنانی خێرابینیندا توانیمە ئێستا 300 لاپەڕە ببینم لە یەک خولەکدا، و لە بەرکردنی بینینی پێش خولەکە و دوای خولەکە پێش خولەکە توانیمە تەنها 10 ئاەت یان 8 ئاەت 9 ئاەتی لەبەرکەم، ئەویش کە دوای چەند کاتژمێرێکی دی دێیتەوە لەبیرت دەچێتەوە. بەڵام سوپاس بخوا ئێستا دەتوانم 1 لاپەڕ لەبەرکەم لە ماوەی 3 خولەکدا. و لە بەرکردنی بیستنی بەڕاستی ئەزمونێکی تەواو جیاواز بوو بۆ من، چونکە لە ژیاندا شتیوان تاقی نەکردووە. بەڵام سوپاس بخوا ئێستا گەیشتمەتە 10 دێر لە 3 خولەکدا. و بابێنێ سەر لە بەرکردنی ژمارە و هێما. بەڕاستی من پێش خولەکە ئەم شتم هیچ تاقینەوە نامزانین چییە، بەڵام ئێستا سوپاس بخوا دوای خولەکە توانیم بگەمە 15 ژمارە لە دەقەیەکە. بیر و باوەڕی من پێش خولەکەوە بۆ کە هەرگیز ناتوان قورئان لەبەرکەم و ناتوانم فێری هیچ بم، بەڵام سوپاس بۆخوا ئێستا زۆر بیر و باوەڕم گۆڕاوە و بڕوام بەخۆم هەیە کە دەتوانم ئینشاءڵڵا قورئان لەبەرکەم. و سەربارەت بە ستاف و هاوکاریکردنی خۆل، بەڕاستی زۆر ستافێکی بەڕێز و دیندار لەوە لە خواترز و هەوڵ ئەدەن کە مافت نەخورێ. بەڕاستی زۆر لە خواترسن، ستافێکی تەواو لە خواترسن و هەوڵ ئەدەن کە مافت نەخورێ. لەبوونی هەر پرسیارێک یەکسەر دیان بەهاناتەوە. و سوپاس بۆخوا سوودێکم بینێ سوودێکی زۆرم بینێ لە سیستەمی خۆراکی کە لەوانە ڕاستەوخۆنەکانە لە هەفتەیەکە هینێک تەرخانەکرا، وانەیەک تەرخانەکە بۆ سیستەمی خۆراکی، و من سوودێکی زۆرم لێ بینیە. بەڕاستی هەر کە دەستم پێکرد شەکر و هەندێک ئەوانەیە شەکریان زۆرتیایە تەرکم داوە. و بیر و باوەڕی من پێش خولەکە بەڕاستی بیر و باوەڕێکی زۆر خراپم هەبوو. من ئەموت هەرگیز ناتوانم قورئان لەبەرکەم، بەڵام سوپاس بۆ خوای بەخشندە و باڵا ئێستا بیر و باوەڕێکی تەواوم گۆڕاوە و ئێستا قورئان لەبەرکردن زۆر لا ئاسان بووە. و ئیشەڵا بەم زوانە کە گروپی قورئان ڕاگەیەندرا من بەشداریەکەم و هەوڵەدەم هەموو قورئان لەبەرکەم بەئیزنی خوا. و لە کۆتاییدا پەیامی من بۆ ئێوەی خۆشەویست ئەوەیە، تۆ ئەگەر یەکێکی لەوەی کەوا دوو دڵی بەشداری ئەم کۆرسە بکەی، تۆ بەشداری بکە و هیچ دوو دڵ مەبە. و بۆیە من دەڵێم ئەگەر ئێوە تۆ یەکێکی لەو کەسەی کەوا دوو دڵی لە بەشداریکردن لەم کۆرسە، وەڵاهی بەشداری بکە، زەرر ناکی، بەس کەمێ هەوڵ و هیممەتی گەرەکە. وەسسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.